خاڵۆ. هێشتا زۆر بێهێزە، با زۆر بە قسەی نهێنین، با زیاتر پشوو بدات. تەواو پشوماندا کچم، تەواو ئازاد بڕۆ پەرداخێک ئاوم بۆ بێنە لە مەتبەخ. منیش تازە لە چاودێری تەوا بووم. کەمە قسە بکەین؟ مادام باشی؟ دوای دامەنیشە ئەزەل من خەونێکم بینی ئازەل لە خەونمدا ناوەکەم هات لەگەڵم قسەی کرد باپیرە وتی باپیرە لێم خۆش بە ئەندێشت هەیە لە ژیاندا ئازەل باوەڕ ناکەی بەڵام ڕاستە بڵێ منە بڵێ نەوەکەم لەگەڵم قسەی کرد منی ڕاکێشا و دەری هێنام لەو تاریکیە ڕاستە؟ بەڵێ خاڵۆ ڕاستە. دواتر لە خەونەکەمدا شتێکی ترم خوارزە ڕاستە بڵێ خوارزە ڕاستە. جارێورەوە سەرە خۆت بەهێز بۆ ئەنجا قسە دەکەینێ؟ خوارزە بڵێ خوارزە ڕاستە. ڕاستت کرد سەکیز لە ناخەوە دڵنیا نەبوو لە چاوەکانیەوە هەبوو هەموو شتێکم پێیوت یاریم لەگەڵ وجدانی کرد ڕاستت کرد کەوتە دوو دڵیەوە لەوان هەیە قەنەعەتی بهاتەیە گەر زیاتر قسەم لەگەڵی بکردایە ئەم شتە لە چاویدا هەبوو بەڵام دوایی چوومە لای کەنعان ئەوم بەرامبەر سەکیز وروژاند ئەویش سەکیزی فرۆشت هێنایە لای تۆ دەرمانی دابوویە غەریب حاڵ لە ئەستم ڕای کرد خاڵۆ ژوورەکەی دۆزیەوە منیش دەدوایەوە چوومە ژوورێ چەکێ لە تۆ ڕاتشا بوو پەنجەی لەسەر بوو وەم زانی هاتۆ تۆ بکوژە خاڵەوە وەم زانی لێ بتکوژێ چەقۆیەکەم لێدا لە سینجیمدا مرد کوشتم من ڕازی بووم بە مردن تاوەکو ئەو بژی ئازەل هاتبوو داوای لێبوردن بکە ئازەل هاتبوو خۆی بە کوش بدە خاڵۆ ئەو گیانی تۆ نەبوو ئازەل ئەو گیانە گیانی من بوو ئەو خوێنە خوێنی من بوو ئەو لە خێزانی من بوو ئەو تاوانی من بوو ئەو گوناهی من بوو ئازەل ئەو لە خێزانی من بوو ئازەل خاڵۆ تۆ بەم حاڵەوە خاڵۆ بەرەمدا بڕۆ بەرەمدا ئازەل ئەو خاڵۆ گەورەی دەیبینی دژمنەکانی نا هیچ کەس نا کەنعان نا زەرکیز نا تۆ منت بە عەزدادا ئازەل
تۆ منت سەراوژێر کرد تۆ منت بە عەرزدادا و سەراوژێرت کردم بڕۆ لێرە مەمێنە بڕۆ لێرە مەمێنە بڕۆ خوارزە بڕۆ جێم لێڵە دەست لێمەدا بە عەرزدادام بڕۆیتر بڕۆ ئەو کوڕەکیانی من بوو ئەو هەموو شتێکی من بوو ئازاد نامبوری کوڕم ڕۆژەکە کورتە زۆرە دەرێ ئەوە هاتم کاکە پێش ئەوەی هیچ لە بەرکەی ئەوە گرینگە چی لە خۆت دەکەیەوە ها گوێت لێ بوو بیستم کاکە ئێستا تۆ ئەوەی لەبەرتە لەو شوێنە فڕێ دەکە بۆی هاتووی تێگەیشتی بۆچی ئەوەی لە بەرما لەو شوێنەی کە بۆی هاتووم فرێدەم تاوەکو بەسەر ئەو شوێنەدا بڕۆی کە بۆی دەچی تۆ جلت ناگۆڕی تۆ پێستت دەگۆڕی بیستت قەرەیسکی بیستم کاکە دەتەوێت شتێک لەمنەوە فێربی قەرەیسکی بەڵێ کاکە کەوایە لێرەوە دەست پێ دەکەین لە بەرابەر من هیچ شتێک نییە لە بەرابەر من کەس نییە هیچ شوێنێکت نییە هەر کاتێ لە هەر کوێبی من کاتێ پێم وتی وەرە دنیام شتێک بێ لە ناو دەستت فڕێدا ئەو دەقەیە لەبیر ناکەی کاتێک کە دێ بەرامبەر من بەو حاڵەوە تۆ دەناسم گوێت لێبێ قەرەیسکی گوێت لێبێ ها قەرەیسکی بیستم کاکە باشە ئارام دەست پێ بکە ئەو کراسێ وتت حەریرە قۆپچەکانی ددانی فیلە چێندەریە ئارام ئەندەنوزیا بیستت ڕامیس گەر پرسیان بیڵێ ئەو پانتۆڵەی وتت دەبڵ دوورایە زۆر بەهێزە بە عەرز ناکەوێ گۆرەوێکە دەرناخە هەڵبەتە جیفانێکی نهێنیشی پێوەیە سەیری ناو جیفانەکە بکە هەمیشە پڕە بەم پاتۆڵە بۆ شەڕکردن ڕادەکەی نادڕێ
ناڕەحەتت ناکە کە لەبەری دەکەی وەک تاخمێک لە دەستت دێ. نابێ ئەو پەتەش لە ملی خۆت بکەی. باش بوو کە چاوەڕێمان کرد ئارام. چاوت لەسەر قۆپچەکانی سەردەستت دادەنێ هێزی دەست و مەچەکت وەک بەردەبەستێ. کونێکی تەواو بۆ قایشەکەت هەڵبژێرە. تونتر کاتێ قایشت بەست مانای وایە دەچێ دەرەوە قەرەیسکی کە توێ دەرەوەش دەبێت تون بوەستی لەو پەڕی ئاگایدا دەبی لە ئامادە باشیدا دەبی. ئێستا بۆ من گونجاوی بۆ ئەوەی دەست بەکار ببێ. هەست ناکە ئێستا باشتر بووی؟ وای لە خۆم. ئێوە جارە بیر لەوە مەکەنەوە کاکرامیس. چی دەڵێ دکتۆر؟ ئەو دارە پیرە بە جوانی ڕەگی خۆی لە خاکدا گرتووە. مۆجزەیەک ئێوەی ڕزگار کرد کاکرامیس. با بە هیوا بین مۆجزەیەکی تریش بێ بەڵام حەز دەکەی با دکتۆرێکی دکتۆر پێیان بڵێ بە ئەمووس و تاخم تراشم بۆ بێنن. ڕدێنەکەم زۆر درێژ بووەتەوە وانە